لە 2024ەوە هەشت مانگ دەبی تقریبی قەبرەکەم لێدا و کێلەکەشم لە خۆم دروست کرد وعدمدا چکە ڕۆژانە دەبینیت چەندان کەسی دەشارینەوە ڕۆژێ سێ چارە پێنجە ڕۆژێ نییە هەمووش زۆربەی گەنجە هەنی خەبریان ولێت دێت ئەمیش وعدمدا گوتم وەڵی بە ئەم بەقی عالمی مادیمە بە خەرێک بە من مادی نەبیت گۆڕەکەم لێدایە و ناویشم پڕ کردیتەوە فلینە شتیوامدانە سبە دوست بێ خۆرەکان ناو فەردەم نایە سبە دوست بێگە خەبرەکەی هەردەنەوە تێم دەکەن و سەسلام وەکەلام خۆ معاملم وەکو شێغەنەس کە قەبری لێژدەین لاولێر دەوروبەری ڕۆژانەش مردی زۆرمان دێتەکنی ڕۆژەیە سێ جەنازە چار جەنازە لە 98 قەبری لێدێنەوە 27 سال 28 سال دەکات تقریبا بە نزیکەی لەو ماوانەی ڕابردوو با بڵێن چەندی ساڵێک کە گۆڕ لێ دەدەیت و خەڵکدا شاریتەوە یاخود چێلیان بۆ ئامادە دەکەیت چەند کەست شاردۆتەوە لە نێو گۆڕەکانیان گۆڕت بۆ چەند کەس لێداوە لێرە وڵی ڕادەکەی دیار نییە بەس خاستە ڕۆژی وەختی کڕۆنەی 2020 تا 22 23 ڕۆژە بوو 16 عەفدە 20 جەنازەمان دەشاردەوە ڕۆژە بوو بە حەفارێک چوە سێ عەفارەمان هەیە لە هەولێر دەوروبەری کە قەبری پێلی دەدەین 24 ساعت لە خزمەتدا وەکو گروپی خۆم ڕۆژە بوو نارێ 16 عەفدە جەنازە 18 جەنازە شاردیتەوە سارێ 500 جەنازی دەشارینەوە هەیە لە توبعەدیش دوماندەی بێ کە سوکار و بێ سەرپەرشتەکان یاخۆ لە تەمبەڵخانە یاخۆوانەی لێجە کاری جیاواز دەمرن وفات دەکەن ئەوانی دێنە بەردەستیمە دەیان شۆین و کفنیان دەکەین و نوێژانەسە دەکەین دیان شارینەوە قەبرستان هەیە حکومەت لەوەی دابینکردنە دەربارەی قەبر لێدان ئەمە لە هەموو قەبرستانە چەولێر دەوروبەری شەو ڕۆژمان کردە یەک لە بۆ موسڵمانان بە تایبەتی شاری هەولێر عەفارەمان 140 دەڕوات لە قەبرستانەکە قەبری لێدێن خێرات نیشان دەکەن بەڵێ ئێوە لە باست لەوە کرد لە پزیشکی دادیش تەرمەکانتان بۆ دێت ڕۆژانە ئەوە هەیە یاخود ئێوە بێبەرامبەر ئەو کارە دەکەن ئەمەی تبوو عەزلی سارانە 20 جەنازە دێت ئەوانە بێ سەرپەرشتەکەیان ئەوانەی حکومەت دابینەوە لە تەمبەڵخانەکان لە جیانە وفات دەکەن تو عدل کتاب دەکات و عاکم دێت و ئەمیان دەنێژین فی سەبیلیلا پارە و شتیوا وەرناگرن